بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 32 شیتڵکردنی ژمارەکان. لێرە 3 زاراوە هەیە کە گرنگن. یەکەمیان ژمارەی خۆبەش، زاراوەی دووەم ژمارەی دابەش و شیتەڵی خۆبەش. لێرە چ نووسرایە؟ ژمارەی خۆبەش ژمارەیەکی سروشتیە گەورەترە لە 1. واتە 1 ژمارەی خۆبەش نییە. ژمارەی خۆبەش گەورەترە لە 1 تەنها 2 کۆڵکەی هەیە. یەکەچیان ژمارە 1ە، 1 لە کۆڵکەکان، کۆڵکەکەی دیکە ژمارەکە خۆی. لێرە بۆ وێنە ژمارە 7 ژمارەیەکی خۆبەشە چونکە تەنها 2 کۆڵکەی هەیە، 1 و 7. واتە ئەگەرە من ژمارە 7م هەبوو دابەشی کەم بۆ وێنە بەسەر 2 ڕاستە دابەش دەبی، بەڵام ناکاتە ژمارەکی تەواو، ئەنجامەکە دەکاتە بۆ وێنە 3.5. ئەنجامەکە ژمارەی دەیە فاریزەی لەگەڵا، لەبەر هەندێ 7 ژمارەی خۆبەشە. ناتوانم دابەشی کەم بەسەر هیچ ژمارەک، بەسەر هەر ژمارەی دابەشی کەم فاریزە دەرەچی و ژمارەکە نابیتە ژمارەی تەواو. تەنیا ئەگەر دابەشم کرد بەسەر 7 خۆی ئەو کات دەکاتە 1 تەواو، یان ئەگەر دابەشم کرد بەسەر 1 ئەو کات دەکاتە 7 تەواو. لەبەر هەندێ 7 ژمارەی خۆبەشە. ئێستا بێجگە لە ژمارەی خۆبەش ببوورن، ژمارەی دابەشیش هەیە. ژمارەی دابەش ژمارەیەکی سروشتیە لە 2 کۆڵکە زیاتری هەیە. بۆ وێنە ژمارە 6 ژمارەی دابەشە چونکە بێجگە لە 1 و 6 2 کۆڵکەی دیشی هەیە، 2 و 3. واتە 6 دەتوانم دابەشی 3 کەم ژمارەی تەواو دەرەچی دەکا 2 و دەتوانم دابەشی 2 کەم ژمارەی تەواو دەردەچی کە دەکاتە 3. لەبەر هەندێ 3 خۆبەشە، دابەشە دابەشە. ژمارە دابەشەکان هەمیشە لە 2 کۆڵکە زیاتریان هەیە، خۆبەشەکان تەنیا 2 کۆڵکەیان هەیە. واتە هەموو ژمارەکان خۆبەش و دابەش دەکرێن بەسەر 1، لە هەمان کات دابەشیش دەکرێن بەسەر خۆیان، بەڵام ژمارەی خۆبەش تەنیا هەر ئەو 2 کۆڵکەی هەیە، بەڵام ژمارەی دابەش زیاتر لە 2 کۆڵکەی هەیە. ژمارە یەکیش نە خۆبەشە نە دابەشە، بەتەنیا لە کۆمەڵەکی دیکەیە. ئێستا ڕاهێنانی ژمارە 1. شیتەڵی خۆبەش بەهۆی درەختی شیتەڵ. ئەگەر ژمارەکم هەبوو ژمارەکە دابەش بوو، ئەو ژمارەی دەتوانم شیتەڵی خۆبەشی لۆ دروست بکەم بەهۆی درەختی شیتەڵ. واتە بیر لە 2 ژمارەی دەکەمەوە لە خشتەی لێکدان کە ئەنجامی دابەشکردنەکەیان ئەنجامی
لێکدانیان بکاتە 36. ئەو دوو ژمارەیە چییە؟ یەکەچیان چارە، ئەوی دی نۆیە، چونکە 4 جاران 9 دەکاتە 36. پاشان دیسان بیر لە دوو کۆڵکەی دەکەمەوە کە ئەنجامی لێکدانیان بکاتە 4. کامە دوو کۆڵکە؟ 2 جاران 2 دەکات 4. هەروەها لۆ ژمارە 9 بیر لە دوو کۆڵکەی دەکەمەوە ئەنجامی لێکدانی بکاتە 9. کۆڵکەی 3 و کۆڵکەی 3 چونکە 3 جاران 3 دەکاتە 9. ئێستا ئەگەر تەماشای ئەو ژمارانەکەم 2 2 3 و 3 هەموویان ژمارەی خۆ بەشن، واتە ئەو ژمارە دابەشە کە 36 بوو کرایە 4 کۆڵکەی خۆ بەش کە لێکیان دەدەم دەکاتە 36. ئەو جۆرە هێڵکاریە ناوی چییە؟ ناوی شیتەڵی درەختی یان درەختی شیتەڵ لێرە نووسرایە، واتە وەکو درەخت ڕەجی هەیە، هەتا دێ ڕەگەکانی بچووک دەبیتەوە دەستە خوارێ. بێگومان دەتوانم ئەمن بە جۆرەکی دیکە شیتەڵی درەختی بکەم، واتە ئەمن دەتوانم ئەوهاش بکەم. لێرە بۆ وێنە ئەگەر 36م هەبی بیر دەکەمەوە لە دوو ژمارە، ڕەنگە بیرکەمەوە ژمارە 6 وە ژمارە 6 چونکە 6 جاران 6ش دەکا 36. پاشان دیسان ئەو شەشانەش دەتوانم بکەمە دوو کۆڵکە 2 3 دەکا 6. لێرەش 2 3 ئەوانیش هەر دەکەنە 6، واتە هەمان شتە، ئەنجامی دوایی هەمان کۆڵکەیە. لێرە هەرکوو دەست پێ بکەم ئەنجامەکە هەر وەکو یەکە، واتە تەنیا یەک جۆرە شیتەڵی خۆبەش هەیە، یەک وەڵام هەیە لۆ ئەو ژمارەیە. لێرە دەنووسم چ؟ دەنووسم شیتەڵی خۆبەش لۆ ژمارەی 36 یەکسانە بە 2 جاران 2 جاران 3 جاران 3. بەڵام دەشتوانم بنووسم وەکو هێز، دەکاتە 2 توان 2 جاران 3 توان 2 چونکە 2 سێم هەیە و 2 دووشم هەیە. دەتوانم ئەوهاش شیتەڵ بکەم، 36ەکەی بکەمە بە ئەوانە بسڕمەوە، توانم 36ەکەی بکەمە 2 جاران 18، ئەوجا 18ش بکەمە 2 جاران 9، ئەوجا 9 بکەمە 3 جاران 3. هەمان ئەنجامە. دیسان 2 دووم بەدەست هات لەگەڵ 2 3 واتە هەمان شتە، هەر دەکاتە 2 جاران 2 جاران 3 جاران 3. ئەوە شیتەڵی خۆبەش لۆ ژمارەیەکی دابەش. لێرە هەندێک لە ژمارە خۆبەشەکان کە تەنیا بەسەر خۆیان و بەسەر یەک دابەش دەبن، هیچ کۆڵکەی دیکەیان نییە، دوو کۆڵکەیان هەیە تەنیا. لێرەش نووسرایە کۆڵکەکانی 36 2 توان 2 و 3 توان 2. ئەو جارەی ئەگەر ژمارەشکەم هەبوو 280
بیکەمە دوو کۆڵکە دەکاتە 10 جاران 28. پاشان دیسان دەیەکەش بکەمە دوو کۆڵکە دەکاتە 2 جاران 5 28ش یەکسانە بە 4 جاران 7. ئەو جا دیسان ئەو چارەی بکەمە 2 جاران 2. لێرە دووەکە دیسان نووسرایتەوە، 5ەکەش دیسان نووسرایتەوە، هەرچەندە پێویستی نەدەکرد بەڵام دیسان نووسیتیانەوە. ئەنجامی کۆتایی چییە؟ کۆڵکەکانی 280 بریتین لە 2 توان 3 چونکە 3 دووم هەیە جاران 5 و جاران 7. ئەوها دەنووسرێ 2 توان 3 جاران 5 جاران 7. شیتەڵی درەختی بۆ ژمارە 280. لەو لاپەڕێتەوە بووم دەتوانم بچمە لاپەڕە 33ش. لاپەڕە 33 دەتوانیت دابەشکردنی پلەدار بەکاربینی بۆ دۆزینەوەی شیتەڵی خۆبەش بۆ هەر ژمارەیەک لە هەر هەنگاوێک ئەو ژمارە دابەش بکا بەسەر بچووکترین ژمارەی خۆبەش. لێرە هەوڵ دەدەم ژمارەیەک دابەش بیکەمە بەسەر بچووکترین ژمارە. بچووکترین ژمارە چییە؟ 2. بچووکترین ژمارە 1 نییە چونکە لێرە ژمارەکان خۆبەش نینە دابەشن، واتە بچووکترین ژمارە کۆڵکە 2. ئەگەر ژمارەکەم دابەش بوو بەسەر 2، ئەگەر نا دابەشی دەکەم بەسەر 3. ئەگەر نەکرا بەسەر 2 بەسەر 3ش نەکرا دابەشی دەکەم بەسەر 5. ئەگەر نەکرا بەسەر 7. چونکە ئەگەر ژمارەکەم هەبوو نەمتوانی دابەشی کەم بەسەر 2 100% ناتوانم دابەشی کەم بەسەر 4. و ئەگەر نەمتوانی دابەشی کەم بەسەر 3 ناشتوانم دابەشی کەم بەسەر 6، ناتوانم دابەشی کەم بەسەر 9. و ئەگەر نەمتوانی دابەشی کەم بەسەر 2 ناشتوانم دابەشی کەم بەسەر 8 هەر ناتوانم. ئەگەر نەمتوانی دابەشی کەم بەسەر 5 دەبی زوو بچم بزانم دەتوانم دابەشی کەم بەسەر 7. ئەگەر نەمتوانی بیر دەکەمەوە لە 11 و 13. ئەوانە هەموو کۆڵکەی خۆبەشن کە دەبی بیریان لێ بکەمەوە بزانم ژمارەکەم دابەشیان دەبی یان نابی. لێرە ئەو جۆرە شیتەڵکردنە ناوی چییە؟ ناوی دابەشکردنی پلەدار. واتە ئەگەر ژمارە 252 هەبوو بمەوێ شیتەڵی خۆبەشی لۆ بکەم بەهۆی دابەشکردنی پلەدار. چ دەکەم؟ یەکەم شت تەماشای خانە یەکان دەکەم. ئەگەر خانەکە ژمارەکە جووت بوو یەکسەر دابەشی 2 دەکەم. 2 دابەش 2 1، 5 دابەش 2 2، 12 دابەش 2 6. ئەوجە دیسان تەماشای خانە یەکان دەکەم، ژمارەکە جووتە دیسان دابەشی 2 دەکەم. 12 دابەش 2 6، 6 دابەش 2 3. ئەو جارەی خانە یەکان تاکە ناتوانم دابەشی 2 کەم. 3 و 6 کۆ دەکەمەوە. ئەگەر سەرجەمەکە دابەشی 3 کرا کەواتە 63ش دابەشی 3 دەکرێ. سەرجەمەکە دەکا 9 کەواتە دەتوانم 63 دابەشی 3 کەم.
ئەنجامەکە لێرە دەنووسم 6 دابەش 3 3 دابەش 1. ئێستا 21 دیسان دەتوانم دابەشی 3کەم دەکاتە 7. ئەو جارێ 7 چونکە خۆ بەشە تەنیا دەتوانم دابەشی 7 کەم دەکاتە 1. ئەو جا ئێستا دەینم ئەو کۆڵکانە دەنووسمەوە 2 تواندوو جاران 3 تواندوو جاران 7. ئەوە شیتەڵی خۆبەشە لۆ ژمارە 252. لێرەش نووسرایە ئەوها نووسرایە بەهۆی توان یان هێز و بە شێوەیەکی ئاسایی. شیتەڵی خۆبەش بۆ ژمارە 252 ئەوانەیە. شیتەڵی خۆبەش لۆ ئەو ژمارەی 495 چونکە خانەی یەکانی تاکە ناتوانم دابەشی 2 کەم بەڵام دەتوانم دابەشی 3 کەم 4 دابەش 3 1 19 دابەش 3 6 15 دابەش 3 5. ئەو جارەی دیسان دەتوانم دابەشی 3 کەم 16 دابەش 3 5 15 دابەش 3 5. ئەو جارەی چیت کە ناتوانم دابەشی 3 کەم چونکە 5 و 5 کە کۆیان دەکەمەوە دەبیتە 10 دەش دابەشی 3 ناکرێ کەواتە 55 تەنیا دابەشی 5 و 11 دەکرێت کەواتە دابەشی 5 دەکەم دەکاتە 11. 11 ژمارەی خۆبەشە تەنیا دابەشی خۆی دەکرێت. ئێستا کۆڵکەکان چنە 3 تواندوو جاران 5 جاران 11. ئەوە شیتەڵی خۆبەش بە ڕێگەی دابەشکردنی پلەدار لێرە نووسرایە دابەشکردنی پلەدار. بۆ هەر ژمارەیەکی دابەش یەک شیتەڵی خۆبەش هەیە واتە تەنیا یەک وەڵام هەیە. ئەگەر یەکێک وەڵامەشکەی بەدەستی نابێت گە لەو وەڵامەی بۆ وێنە ئەوە هەڵەی کردیە بەڵام ڕێگایەکە هەتا ئەو وەڵامەی بەدەستدەینین هەنگاوەکان جوودانە لە کەسێک لۆ کەسەشکە بەڵام ئەنجامەکە هەمان ئەنجامە. لێرانە ڕوون دەکاتەوە کە یەکێک لە کاتی شیتەڵ ژمارەکەی بۆ وێنە دابەشی 5 دەکا یەکەشکە دابەشی 11 دەکا یەکەشکە دابەشی 3 دەکا بەڵام 11 و 5 و 3 هەرسێکیان ژمارەی خۆبەشن کەواتە لە دابەشکردنی پلەدار دەبی هەمیشە و هەمیشە بیر لە کۆڵکەیەکی خۆبەشی بچووک بکەمەوە. ئێستا بێمە لای بیر بکەوە پرسیاری یەک ڕوون بکەوە چۆن دەزانی کە ژمارە 47 ژمارەیەکی خۆبەشە. کوو دەزانم خۆبەشە؟ یەکەم شت دابەشی 2 ناکرێ چونکە خانەیەکانی تاکە. دووەم شت دابەشی 3 ناکرێ چونکە کە کۆیان دەکەمەوە 7 و 4 یەکسانە بە 11 11ش دابەشی 3 ناکرێ کەواتە 47ش ناکرێ. مادام چونکە لەبەر ئەوەی دابەشی 2 نەکرا دابەشی 3 نەکرا کەواتە دابەشی 4ش ناکرێ
دابەشی 6 ناکرێ، دابەشی 8 ناکرێ، دابەشی 9 ناکرێ. چونکە خانەیەکانی 5 نییە، سفریش نییە، دابەشی 5 ناکرێ، دابەشی 10 ناکرێ. چ ماوە؟ 7 ماوە. 47 دابەش 7 ناکرێ، چونکە دەمینێتەوە، ماوە دەمینێتەوە. دابەشی 11 ناکرێ، کاتە دابەشی تەنیا خۆی دەکرێت 47 یان 1 لەبەر هەندێ ژمارەی خۆ بەشە. ڕوون بکەوە پرسیاری 2 جیاوازی ژمارەی خۆ بەش و دابەش. ڕوونم کردەوە ژمارەی خۆ بەش تەنیا 2 کۆڵکەی هەیە، تەنیا دابەشی خۆی دەکرێ و دابەشی 1، بەڵام ژمارەی دابەش زیاتر لە 2 کۆڵکەی هەیە. پرسیاری 3 بڵێ چۆن دەزانی کە شیتەڵی خۆبەشی ژمارەکەت دەستکەوتووە دوای ئەنجامدانی دابەشکردنی پلەدار. کو دەزانم تەماشای کۆڵکەکان دەکەم، تەماشای کۆڵکەکانی بەدەستم هینایە دەکەم. لێرە بۆ وێنە دەبی کۆڵکەکانم هەمویان ژمارەی خۆ بەش بن، بەڵام مەرج نییە ڕیزکردنەکە وەکو یەکبی. ڕەنگە 11 لەسەرەوە بی، 3 لە ناوەندێبی یان 3 لەسەرەوە بی، گرنگ نییە. گرنگە چەند دانە 3 هەیە و چەند دانە 5 هەیە و چەند دانە 11 هەیە و هەمویان کۆڵکەکان دەبی ژمارەی خۆ بەش بن. لێرە وابزانم تەواو بووم لەو لاپەڕەیە، کەواتە دێمە کۆتایی ئەوانەیە. لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ. هەتا ئەو کات هەر خۆش بی.